بلید همشوانین هجار و شگلک آلوز گول سوریه رو داده ریوبری کارو بارین سیاسی حکومت آدم کی عبیده آرناو ادل به میوانی منه باندورا کومین چکدار لسر سبروجا سوریا مقصد کن سلاف بود بریز عبیده دسته که دتخوازم نها بزنبم روش لسر عرضی چاوایه حماجي دستي نها حزين اوبوزيوني و تحرير الشام دي بربح موسي بدشن روش شوايا فرم حياكم الله وعليكم السلام ورحمة الله. بەڵێ سڵاو لە ئێوەش تحية لكم وللمشاهدين. سڵاو لە بینەرانی کوردستان 24. أود أن أقول أن بەر لە هەموو شتێک من دەمەوێت بڵێم کە عملية عسكرية وەڵامدانەوەی دوژمنکاری تەنیا ئۆپەراسیۆنێکی سەربازی نەبوو ڕەدع العەدوان زیندووکردنەوەی با بڵێن دۆزی سووریا بوو کۆتایی هێنان بوو بە ئازاری سووریەکان بە تایبەتی ئەوانەی لە نێو خێوەتەکان ژیان بەسەر دەبن ئەوانەی کە دەیانەوێت کۆتایی بە ئازاری دووری بێت ئەوەی کە سووریا کۆچکردووەکان بەدەستیەوە دەناڵێنن لە سەرانسەری جیهاندا و لە وڵاتە جیاوازەکان بەڕاستی گروپەکانی ئەسەد خوێنی ژن و منداڵانیان ڕاو نابوو دوای چەندین ساڵ لە کوشتن ئێستا فشارێکی نەتەوەیی هەیە بۆ ئەوەی خەڵکی کۆچکردوو بگەڕێنەوە شوێنەخوانی خۆیان ئاوارەکان بە هەمان شێوە زۆر سوپاس بۆ خوددا لە کاتژمێرەکانی سەرەتای ڕزگارکردنی حەلەب ئێمە چوینە نێو شار و چاومان بە خەڵکی ئەو ناوچەیە کەوت من دەمەوێت جەخت لەوە بکەمەوە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە خەڵک بە چاوی ڕزگارکرد لە ئێمەیان ڕوانی لەبەر ئەوەی گروپە تاوانکارەکانی بەشار ئەسەد ئەو ناوچەیان قاقڕ کرده بوو و خەڵکی ناوچەکەیان هەژار کردبوو لە حەلەب هیچ بەڕاستی پێداویستێکی شارستانی بوونی نەمابوو ئەم ڕژێمە تاوانکارە ناتوانێت شارێک بەڕێوە بات ناتوانێت گوندێک لە سووریا بەڕێوە بات سووریا مەزن سووریا شارستانیت عبیده نها خاکێکی مەزن دەستێ حکوومەت ئادەمکی دەهەیە هەروەها مڵەتێکی زێدەژی گولی سەر vê خاکێ dijî yani milyonان insanê gulî ser vê xakê dijin duemîn mezintirîn bajarê Sûriye yek ji bajarên mezin jî hema jî îro di kontrola ve de ye karînên we hene ê ku hûn bikaribin di rewşa aborî de di rewşa birêvebirinê de birêvebirinekê li ser vê coğrafyayê niha pêk bînin صراحة يعني نحن عندنا ڕاستیەکەی ئێمە ئەزمونێکمان هەیە ئەزمونێکی زۆر ناوازە لە ئیدلیب ئەویش حکوومەتی ڕزگارکردنی سووریا بۆ ئەو حکوومەتەی کە توانی لە ڕێگەی دامەزراوە وەزارەتەکانی خۆی هەوڵێکی زۆر باش بخاتە گەڕ وێنەیەکی زۆر باش پیشان بدات لەبارەی توانای خەڵکی سووریا کە چۆن توانیان بە چینی سەرتەلی خۆیان ئەو ناوچەیە بەو شێوازە بەڕێوە بەن ئێمە بینیمان بەڕاستی زیاتر لە 4 ملیۆن کەس لە ئیدلب دەژیان بە شێوازێک لایەن وەزارەت و دامەزراوەکانی حکوومەتی ڕزگارکردنی سووریاوە بەڕێوە دەبردران لە تاوی کەرتی پەروەردە و ئابووری و گەشە پێدان و کەرتەکانی دیکەش ئێمە پێمان وایە کە دوای هاتنەناوەی خزمەتگوزاری بۆ نەو شاری حەلەبی ڕزگار کرا و خەڵک پێشوازیەکان لێکردین جگەلەوە ئێمە خزمەتگوزاری وەکو کارەبا وەکو پێدانی کار بە تەواوی گەڕەکەکان بابەتی پەیوەندیەکان بە تەواوی لەوێ ئاسایی بوونەتەوە ئێستا دەستکراوە بە دابەشکردنی با بڵێن تاوەرەکان بەسەر گەڕەکە ڕزگارکردنەوەکان وەزارەتی ناوەخۆ دەستی کردووە با ڕێخستنی جوڵەی هاتوچۆی نێوان خەڵکووە جوولەی ئۆتۆمبیلەکان جگەلەوە ئێمە چەندین کاری دیکەمان کردووە لە پێشکەشکردنی هاوکاری بارودۆخ لە شاری حەلەب بارودۆخێکی زۆر باشە و ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبێت و هەنگاوی زیاتر دەچینە پێشەوە ئێمە پێمان وایە کە بەڕاستی ئەزمموی حکوومەتی ئێمە ئەزمونێکی پێشکەوتوردر دەبێت لە حەلەب دیکەدا بزانبم نها لە هەن ناوچین کو نهات بن کۆنتترۆلاوە دەنە کورد هەنە هەژمارەك زێدە کوردێک و کۆچبەر بوونە divê sermayê de divê rewşa zivistanê de peyvendîya we ligel Kurdan çawaye
نحن ليس عندنا مشكلة مع ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ هیچ پێکاتەیەکی گەلی سووریا نییە چا ئەوان کورد بن یاخود کریسیان بن یاخود هەر نەتەوەیەکی دیکە و پێکاتەیەکی دیکە ئێمە نامانەوێت هیچ کەسێک لە بەرامبەر شۆڕشی سووریا بوەستێتەوە ئەو هێزانەی یاخود ئەو خەڵکانەیە کە شارەکانیان جێهێشتووە حەلەبیان جێهێشتووە هێزەکانی قەسەدەن لەبەرچی لەبەرەوەی هێزەکانی قەسەدە لە ساتێک لە ساتەکان بەڕاستی لەگەڵ ڕژێمی ئەسەد وەستا بوون بەڵام گەلی کوردی بەڕاستی ئێمە ڕێزی تەواویان دەگرین و پەیوەندیان بە بابەتەوە نییە هەموو کەسێک کە لەگەڵ شۆڕش دابێت شۆڕش ئافو ئەرکی ئەو کەسەی لە سێرشانە ئێمە دژی هیچ پێکاتەیەکی گەلی سووریانی بە پێچەوانەوە پێمان وایە ئەو چنینە کۆمەڵایەتەیەکە لە سووریا هەیە گرنگە دەمانەوێت ئەو هەمە چەشنی و هەمەڕەنگیە بپارێزین ئێمە هەردوێنێ بوو سەردانی هەندێک شوێنمان کرد بۆ کریسیانەکان وەکو گەڕەکی عەزیزیە و سلێمانیە و هەندێک ناوچەی دیکە ئێمە گوێمان لێگرتن و ئەوان لە ئێمە ڕازی بوون ئەمە شۆڕشە شۆڕشی سووریا کێشەی لەگەڵ هیچ پێکاتەیەک نییە لە گەلی سووریا کێشەکە لە چییە کێشەکە لە ڕژێمی سووریا ڕژێمی تاوانکاری بەشار ئەسەد ئێمە نامانەوێت هیچ هێزێک لە دژی شۆڕش بوەستێت و ئەمە تاکە داواکاری ئێمە و تەواوی دۆزەکە هەروەها دەخوازم بزانم نها هەن حولێن دیپلۆماسی هەنەک و شەرڕاوەستە هون وەکی ئۆپۆزیسیۆن وەکی تەحریر الشام دێ ئامادە بن و ئاگربەستەک بێ ڕاگەهاندن پرۆسەیەکە سیاسی دەست پێ بکە إدارة العمليات العسكرية فەرماندە و بەڕێوەبردننی ئۆپەراسیۆنەکان بڕیاری خۆیان داوە بەوەی کە پێشڕێی بەردەوام دەبێت تاکو دەگەنە دیمەشق و من پێشتریش ئاماژەم پێ کرد فشارێکی گەلی هەیە بۆ ئەوەی خەڵک بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان گوندەکانی خۆیان ئەوانەی ئاوارە بوون و ئەوانش کە کاری ڕزگارکردن ئەنجام دەدەن خەڵکی ناوچە ڕزگارکراوەکانن خەڵکی ئەو ناوچانن کە پێشتر ئاوارە کراون و کۆچیان پێکرا ئەوانەی کە حەلەبیان ڕزگار کرد زۆرینیان خەڵکی حەلەب بوون ئەوانە بوون کە بە زۆرەمرێ لە حەلەب کۆچیان پێکراوە و ئەوانەی حەمایان ڕزگار کرد ئەوانە بوون کە لە حەماوە ئەوارە بوون و لە ڕۆژانی داهاتووش ڕەنگە کە ئەوانەی کە لە حموس ئاوارە بوون بە زۆرم لێ کۆچیان پێکراوە شارەکەی خۆیان و دەست دەخەنەوە بۆیە ئێمە دەڵێن شۆڕشی سووریا شۆڕشێکە کە بڕیاری خۆی داوە بڕیارەکە بەردەوامیە لە شەڕکردن تاکو دەگەینە دیمەشق لە پێشڕەوی بەردەوام دەبین و ئۆپەراسیۆنەکەمان بەردەوام دەبین تا دەگەین بە ئامانجەکان و هەموو کۆچپێکراوەکان دەگەڕینەوە ناوچەکانی خۆیان تا بتوانین ژیانێکی باش فەرەهەم بکەین تا بتوانین هەموو سووریەک ئازادی خۆی بەدەست بهێنێت وە خاوەنی کەرامەی خۆی بێت و کۆتایی بە ژیانی ئەو زوڵم و ستەم و کۆیلایەتی ڕژێمی بەشار ئەسەد بێنینەوە کە بەرامبەر هەموو خەڵکی سووریان کردو بە هەموو پێکاتەکانیەوە بۆیە ئێمە وەجگە لە ئێمەش خەڵکێکی زۆر لە ناوچەکان ئەوانەی کە هێزەکانی شۆڕش چوونەتە نێویان لە چەند کاتژمێری ڕابردوودا هەر هەمویان پێشوازیان لە ئێمە کردووە خەڵک بەهاتنی ئێمە دڵخۆشە پێشوازی کەسانی با بڵێن فاتحیان لە ئێمە کردووە هەموو خەڵک دژی زۆرداری و تاوانکاری ڕژێمی بەشار ئەسەدە ئێمە پێمان وایە قۆناغی نەمانی بەشار ئەسەد زۆر نزیکە زۆر لەوە نزیکترە کە وێ نادەکرێت یعنی زوو ساتێ بگەم و ئارمانجاوەی گاڤاوەی نو ئەو دبەکوون بچن حموسێ ش حموسێژی دەرباسی شامێ ببن برێز عوبەیدە ئەمە پلانی ئێمەیە لە حەمسەوە بۆ دیمەشق وەکو ئاماژەم پێکرد لە ئۆپەراسیۆنەکانی ئێمە ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە هێرشی ڕەدەل عیدوان لە کارەکانیان بەردەوامن لە ئۆپەراسیۆنەکانیان تاکو دەگەینە نێو دیمەشق و پشت بە خوددا بەشار ئەسەد کۆتایی پێهاتوو بتاوی داڕماوە ئەوان ناتوان خۆیان لە بەرامبەر ئێمە بگرن ناتوان خۆیان لە بەرامبەر هێزە شۆڕژێڕەکان بگرن و دەمێ ئاماژە بەوەش بکەم زۆرینەی گروپە چەکدارەکان سەرباری هەمەڕەنگیان بەشداریان لە ژووری ئۆپەراسیۆن کردووە و هەمویان لەگەڵ ئێمەدان زۆرنەی هەرە زۆریان یەک ئامانجەیە ئێستا یەک بڕیار هەیە بڕیارەکەش ڕوونە گەیشتنە بە دیمەشق بەڵێ سپاس بۆتە عوبەیدە ئارناووت ادلبێل گەلمە